مشلو باجاري أبيني هبردكن قوفن داجيني قەڵەمێکی لاواز لە دڵێکی ترسنۆک قەڵەمێکی وێر لە دەستی کەسێکی فەریاد سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵقەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هونەری و کولتوریەوە هاتووینەتەوە لاتان سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵەکانی ئەم هەفتەیە دەست پێ دەکەین. لە شاری هەولێر و لە ڕێوڕسمێکدا دوو کتێبی نووسەر هۆشەنگ شێخ محەممەد ناسێنرا کتێبی یەکەم فریشتەی سووری سوورەوەردی بوو بە کوردی ئەوی تریان ڕۆمانی میدیا ڕێوڕسمەکە لە کتێبخانەی ئاشتی بەڕێوەچوو. یەکەمیان بریتە لە کتێبێک بە ناوی فریشتەی سوور کە نووسەرەکەی سوورەوەردیە سێ چیرۆک لە خۆیەگرێ من لە زمانی عەرەبی وەرم جێڕایە سەر زمانی کوردی هەروەها پێشەچیەکی تۆزێک درێژیشم بۆ چیرۆکەکان نووسیوە باس لە باگراوندی چیرۆکەکانەکەم کە ئەگەڕێنەوە بۆ ئەو فترەیە کە پێگوترێ فترەی ژیانی سوورەوەردی لە ئەسفەهان لە ساڵی 1970 سەروتر. کتێبی دووەم هەرچەندە ڕۆمانە بە ناوی میدیا بەڵام دیسان ئەو کتێبەش هەر پەیدا بووی ئەو دۆخە فەلسەفیە ئیشراقیە سۆفی گەریەیە کە سوورەوەردی لە لای من پەیدای کردیە. ڕەنگە زۆربەی برادران ئاگادار بن کە من ماوەیەکە بایەخێکی زۆر بە فەلسفەی ئیشراقی سوورەوەردی ئەدەم و کردومەتە خەمێکی زۆر گەورە بۆ ئەوەی ئەوەندەی بکرێت بەرهەمەکانی بە کوردی بکەم و هەروەها شەرحیان بکەم و بایەخێکی ئەو تۆی پێ بدەم کە ئەو مەزهەبە ئیشراقیەکە من پێم وایە کوردیە جارێش کە بیگەڕێنمەوە ناو ڕۆشنبیری خۆماڵی کوردی. لە چوارچێوەی چالاکیە ڕۆشنبیری و هونەریەکانی شاری کەرکووک بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری شارەکە کۆنسرتێکی میوزیکی تاکژەنی بۆ 7 میوزیکژەنی شارەکە ڕێکخست بە ناونیشانی چریکەی خەزان. لە درێژەی چالاکیەکانی کۆتاوەرزی ساڵی 2020 بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری کەرکووک ئەمڕۆ کۆنسرتێکی تاکژەنین بۆ کۆمەڵە ژنیاری شاری کەرکووک ساز دەکات. دیارم چالاکیە بۆ خۆی وکوتمان لە پلانی ساڵ 2020 لە کۆتاوەرزماندا کۆمەڵە چالاکیمان دیاری کردووە ئەم کۆنسرتە ئەڕاتە ئەو چوارچێوە لە سنووری شاری کەرکووکدا ساڵانی ڕابردوو ئێمە کۆنسرتمانە کرد کۆنسرت بۆ گۆرانی بێژان بەڵام ساڵ جیاواز لە ساڵانی کە بڕیارماندا کۆنسرت بۆ مۆزیک بێ کۆنسرتێکی مۆزیک ساڵێن مۆزیکیش تاکژەنین بێ تاکژەنین بێ چونکە هەستمانە کرد بۆشاییەک هەیە کەرکووک پێویستی بەوەیە کە لە ڕووی تاکژەنین و کۆنسرت ساز بکرێ بۆیە ئەو بڕیارەماندا. بەشداربووانی کۆنسرتەکە بڵێن ژەنیارەکان ئەمڕۆ 7 ژەنیار بەشدارە بن هەریەکە و بە ئامێرێک ئامێرێکی مۆزیک هەریەک بۆ خۆی خاوەن ئەزمونێکە خاوەن ڕۆیای خۆیەتی لە جیهانی مۆزیکە بۆیە هەڵمان بژارن و دەستنیشانمان کردوون تاوەکو بەشدار بن لەم کۆنسرتەدا. دیارە وزارەتی ڕۆشنبیری و ولاوانی هەرێمی کوردستان بە یارمەتی بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری هونەری کەرکووک هەستان بە سازدانی کۆنسرتێک بە ناوی چریکەی خەزان
بۆ کۆمەڵێک ژەنیاری شاری کەرکووک کام کۆنسەرتە کۆنسرتێکی تاکژەنینە بۆ کۆمەڵێک ژەنیاری شاری کەرکووک هەڵبەتە منش وەکو ژەنیارێکی ئامێری گیتار توانیم لەم کۆنسرتە بەشدار بم بە پارچەیەکی میوزیک کە خۆم دامهێنا و بە ناوی میوزیکی کوردستان یەکێکە لە میوزیکەکانم کە بۆ ماوەی 2 مانگ خەریکی بووم توانیم لەم کۆنسرتە ئەمڕۆ بتوانم بە شێوەیەکی باش ئەسفی کەمیان بیژێنم بۆ ئامادە بووان. ڕۆمانی ڕوندکە دووماهیە لە زاخۆ واژۆی لەسەر کرا و لە ڕێوڕسمێکدا بڵاو کرایەوە. ڕۆمانەکە لەلایەن نەوزاد عیسا خێلەخیەوە نووسراوە. ناوەڕۆکی ڕۆمانەکە گەڕانە بە دوای چارەسەری هەندێک لە کێشە کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەی کورد. البته روندکا دوماهی پشتی سربرامت گل 8 کتاب ورگرانی هات که من 8 کتاب زمان عربی ورگرانی سر زمان کردی زاری بهدینی شنیکا من دست صوت نویسینا رمانه و 6 شوان کتابت من ورگرانی جی رمان بونه روندکا دوماهی من حول دای ادوی رمانه دا 4 سری بو جماره که کشن جواکی و دیاردن نشرینت ناف جواکی مدا از من حس کردی درمانه که آن 4 سری که بوان درد سریا و آن بوان کشان ببینم و من حول دای پریکان نویسینا خوا دم خواندوان اوی رمانت خوین 4 سری بوان دیاردا ببین هلبت من بحث ولاد پاریزی و وفاداری دلداری تداکریه و من بحث میرنشین و میریهن کردی تداکریه و من بحث زمانه که شعری تدای بکار اینای کو دم خواندوان خویند حزب که خواندنا فی کتاب دوماهیک نهید هلبت رخنا و خواندن دو رخنگیر و خواندوان بن ل افرمانه بشیوه که گشتی و اف پیامت من تدانی بیسین همی پریکا که دلداری اوینید گهن و تکواله که عشق دا ڕێکخراوی ڕۆشنبیری کورد لە بەریتانیا بە هاوبەشی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO کۆڕێکی شعری بۆ شاعیران شنۆ محەممەد نەوزاد موستەفا و بەندی عەلی لە شاری سلێمانی ساز کرد. گیانم فیدای بێنازیت بێ شاری فەرهەنگ و جوانی گری ناخمانگەی ئاسمان فەلەک تۆفانی هاوارە ژنێکم لە جنسی قەڵەم پڕ لە وشەی نوێ کولتور بێدەنگم ناکات ژنێکم لە جنسی هەوەس قەڵەمێکی لاواز لە دڵێکی ترسنۆک قەڵەمێکی بوێر لە دەستی کەسێکی تەنیا گرنگیدان بە کۆڕ چ کۆڕی شعری بێ چ گۆڕی چیرۆک بێ یان هەر شتێ بێ گرنگە بۆ ناو جامعەوە بۆ کۆمەڵگا لەبەر ئەوە ئێمە زیاتر ئاشنا بین بە نووسینی یەکتر و ئەتوانین قسەی لەسەر بکەین و بڕیار دەربکەین. بابەتی شارەکانی من زیاتر ئیرۆتیکە و زیاتر ژنانە شعرم نووسیوە و هەروەها پەیامی من وەکو شێعر کە بڵێم ئەوەیە کە مەسەڵەن ژنێک دەتوانێت وەکو ژنەتی خۆی بنووسێ و وەکو ژن بیرکاتەوە و وەکو ژن بژی.
لە سنتری ڕۆشنبیری پیرمام وەک پاڵپشتیەک بۆ مێژوونووس یوسف عوسمان ناسراو بە یوسف برادۆستی ڕێوڕسمێکیان بۆ ناساندنی بەرگی یەکەمی کتێبی ژیان لە دوای تۆفان ساز کرد. ناوڕۆکی کتێبەکە باس لە ڕۆڵی کورد دەکات لە شارستانیەتە کۆنەکاندا. کتێبەکەم نزیکەی مانگێکە دەبی چاپ کراوە باس لە شارستانیەتەکانی میزۆپۆتامیا و کوردستانی کۆن وڵاتی سۆبارتۆ کوردستانی کۆن بازی ئەوە دەکە نەکیانی بە تاریخ وەکو ئەحداسیاتە نە بازی شارستانیەتی دەکە کورد مەوقعی چووە لەو شارستانیەتەنەدا لە شارستانی مەستڵەکانی ئاسیادا هەموو ئەو شارستانیەتە لە کوردستان ڕوویان داوە هەمووشان دەستێکیان هەبووە لە شارستانیەتی کورد مەسەل لە ئاشووری خووری میتانی سۆمەری هەموو لە کوردستان هەر یەک جۆرێک لە شارستانیەتیان بەجێهێشتووە ئەمە حەوت بەشە 3600 لاپەڕەیە 600 لاپەڕەم لێ چاپ کردووە چاپی دووەم بە تابلۆ بەرنووسەکانی کە لەژێر خاکەوە دەرێنراینەوە خەتی بزمارینە 7000 تا ئەوەم هەیە کە باسی پەیوەندە بە کوردستان وەکو پڕۆ کوردستان کورد متأخرترە کوردستان پێشترە کورد لە سەدەی دووی پێش زایندا وەکو نەتەوە پەیدا بووە پێشتر نەتەوەیەک نەبووە بە ناوی کوردا ئینسان لەوێ ڕسکاوە نەتەوە. یەکێک لە نووسەرەکانی بواری ئەدەبی منداڵان مەنوچەری پوردێلی لە دایکبووی ڕۆژهەڵاتی کوردستانە. یەکەم بەرهەمی لە تەمەنی 17 ساڵیدا بڵاو بۆتەوە. ئەو خاوەنی 4 بەرهەمە و ئێستا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەژی. لەم بڕگەیەدا باس لە گرنگی هەبوونی ئەدەبی منداڵان دەکات لە پەروەردەکردندا. ماوەی 17 ساڵێکە لە بواری ئەدەبیاتی منداڵاندا کار دەکەم. لە ڕاستیدا من یەکەم بەرهەم لە تەمەنی ئەو کات کە تەمەنم 17 ساڵ بوو و ڕێک ئەو کاتە بوو کە فێدراڵی لە باشووری کوردستان ڕاگەیەنرا لە ڕەشەمەی ئەو ساڵدا کە من کتێبی ڕزگاریم واردی چاپ بڵاو بووە. دواتر من خاوەنی 4 بەرهەم بەنێوی ئامانج و ئاوات ڕزگاری و تەرجمەی سفید بەرفی و قەلای حەیواناتی جۆرج ئۆروێل بە زبانی کوردی کە چاپ بڵاو بوونەوە کە بەداخەوە من بخۆم بە هەوەی کێشەی سیاسی ئێستاکەن ماوەی 7 ساڵ لێرە نەماوم و ماوەی 4 ساڵەکە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەسەر دەبم. لە ڕاستیدا گۆڵد ئەند هۆپ هەمان داستانی ئامانج و ئاواتە کە پێش لێران چاپ کراوەتەوە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە زبانی ئینگلیسی بە شێوەیەکی ئینتەرنەشناڵ و جیهانی لە حاڵی بڵاوبوونەوەدایەوە لە ئامازۆن و ئیبەی و نۆبێڵ و بڕەند و عەرزم بە خزمەتان ئەپڵ ئایپەد و ئەپڵ بووک و تەنانەت گوگڵ پلەی لە حاڵی بڵاوبوونەوەدایە هەرچەند کە ماوەیەکی کەمیشە ئەو کتێبە واردی بازار بۆ تەنانەت 2 هەفتەیەکە بەڵام بەخۆشیەوە وەک ئاگادارم پێشوازێکی باشی لایەن کوردەکانی دیاسپۆراوە لێکراوە تەنانەت وەک بۆ خۆم ڕیسێرچم کردووە دەبینم کە بەشێکی لە خارجەکانیش تەنانەت پەرکێژم بۆ لای کڕینیان بە پێی ئەو تەبلیغاتە بەربڵاوی کە لە وڵاتەدا ئێستا بۆی کراوە. ئەگەر بم هەوێ ئاوردانەوەیەکم هەبێ بەسەر شێوەی ئەدەبیاتی منداڵان لە ئێران و لە ئەمریکا بمێ پێگرتنیەکم هەبێ ئەو دوانە بۆ یەکتر ڕەنگە غەدر بێ کە تۆ بێی فەرهەنگ و کاڵشێری وڵاتە ئەدەبیاتی ئەو وڵاتە لەگەڵ ئەدەبیاتی ئێران پێک بگری. بەپێی لێکۆڵینەوە ئاکادمیەکان تەمەنی 4 تا بۆ 9 ساڵ گرنگترین تەمەنە بۆ منداڵ بۆ پەروەردەی منداڵ کە لەو تەمەنەدا منداڵ چۆن ئیشتیاری بێت بتوانین ڕایبێنی و ڕەنگە کتێب خوێندنەوە هۆگری بە کتێب و بە ئەدەبیاتی منداڵان بتوانێت
باشین شوێندانەر بێ بۆ خۆدیتنەوەی منداڵ لە نەخشەکان و لە کاریزماکاندا بۆ خۆیان هەڵبژێرن کە بۆ خۆیان بەو شێوەیە خۆیان ڕابێن و پەروەردە بن. ڕەنگە هۆکاری هەرە سەرەکیوێک کە من ڕوون کردوتە ئەدەبیاتی منداڵان ئەوە بێ کە ئێمە هەر لە منداڵێ و لە ماڵێمەدا کتێبی منداڵان بوونی هەبوو و هەمیشە ڕەنگە گەر ئەو کاتە نەچووبی لە مەدرسە ئێمە بە پێی تەسویرەکان ئێرتباتمان لەگەڵ چیرۆکان بەرقەرار کردبێ دواتر بە پێی خوێندنەوە ئەوانەوە هەمیشە ئێمە لە ماڵدا کتێبمان هەبووە بۆ ئیسفادەکردن. ڕەنگە هەر هۆی شوێندانەری ئەو کتێبانەوە بێ کە من ڕوون کردوتە ئەدەبیاتی منداڵان. وە هۆکاری ئەوەی کە من ئەو کتێبە لێرە بە ئینگلیسی چاپ و بڵاو بووتەوە ڕەنگە بە باوەڕی من پێم وایە کە هەموو نووسەرێک بەهۆی ئەوەی کە زبانەکەی ئێمە لە جوغرافیایەکی مەحدووددا قەتیز بووتەوە پێی خۆشە کە کتێبەکەی بەرهەمەکەی بە زبانێکی ئینتەرنەشناڵ و جیهانی بگاتە دەستی خوێنەر. کۆبەرهەمە ئەدەبیەکانی نووسەر جەمال عەبدوڵڵا کە بە جەمالی عەبلی عەبان ناسراوە کەوتە بەردیدی خوێنەران. کتێبەکە کۆکەرەوەی سەرجەم بابەتە ئەدەبیەکانی نووسەری لە خۆ گرتووە. جەمالی عەبلی عەبان زیاتر نووسینەکانی بە شێوەی چیرۆکە شیعرە و هەوڵی داوە بەشێکی زۆر لە ڕووداوە مێژوویەکان و سەرگوزشتەکانی ژیانی خۆی لە بەرهەمەکانی بخاتەڕوو. ئەمە پێکاتۆ لە 4 بەش. بەشێکیان دیوانەکەمە، بەشێکیان 100 چیرۆکە بە زمانی گیاندارەوە بە شێوازی کەی لەو دیمەنە بەڵام زۆرینی بەهۆنراوە. زۆر پڕ لە پەندامێس. بەشێکی کەشی شینێکە بۆ هەڵەبجات بە ناوی هەڵەبشی ماوە. بەشگەیکەی بیرەوەریەکانی سەختی ژیانی خۆم. ئەمە ماوەی 50 ساڵە من خەریکی نووسین و خوێندنەوە. ئەمە کۆی بەرهەمە ئەدەبیەکانمە. بەڵام دوو بەرهەمی کەم هەیە، یەکیان فەلسەفەی سیاسیە وەکو چۆن دەوڵەتێ دروستەکەین بەڵام بە ئەلفوباوجی وەکو کۆمارەکەی ئەفلاتون. ئەوە پێویستی ناکرد لەمە چاپیکەم. یەکیان دوو هۆناوی شانوەگەریم هەیە، یەکیان کاری بیستی وەکت و ئەەکەم هەتا ئێستا هەربێ جێگەم، یەکیان جوتیار زەوی خۆیەتی ئاغا نیازی شوێتی. ئەمە ئەو سەردەمە تێپەر بوو، سەردەمی جوتیاری و ئاغاوات و ئەمانەوەیە چەوساوی کرێکارێک زیاتر کاڵ بۆتەوە. جا لەبەرەوە لەمە بەشداریم تیان نەکردووە. شەڕەکە شێر سەخت و بێتام، ئەمە چیرۆکی دوانیانەدا. دوو کەڵە بابی تەمەن 1 ساڵە، هەرای نێواندیان ئەوەندە تاوە بە یەکاچوون و قیرەقیڕیان، ئەم دوانە بران ئاوا شەڕیان. بەزم و هەرایان شەرتی بەزانە، بۆ پەندی زەمان بووە بەتانە، بەزی و خەڵتانی خوێن بوو بە جارێ، لە ڕووی ئەوی کە خۆشی ئەبارێ. هەندەکانی شیعر کە لێرە سەرچاوم گرتەوە بۆم باسکردووی نووسیمە مەرجەکانی هۆنراوە چین،
یەکبابەتی ڕەگەس ناوەڕۆک ڕووکەش کێش سەروا و ئەندێشە دەنگ ئەم دەنگە سێ بەشە بەرزە نزمە مامناوەندە اعتیدال محمود هونەرمەندێکی کوردی ڕۆژاوای کوردستانە و خاوەنی دەنگێکی خۆش و شێوازێکی تایبەتە لە گۆرانی وتن و لە هەوڵدان و پێشکەوتن بەردەوامە وەک خۆی دەڵێت بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆناوە کارەکانی وەستاون بەڵام گۆرانیەکی نوێی بە ستایلێکی جیاواز ئامادە کردو و بەم زوانە لە دهۆکەوە بڵاوی دەکاتەوە. زۆرێکم ژێرم ژۆرم دەوێرە چیرۆکێکم پێر سەربورم دەوێرە برین پارم برین کوورم دەوێرە وەرە دەوێرە زارۆکیا خوا دەمە gelekî stran digotin bes yani wilo min nekiribû wek mixem netxwaş bû yani bi rastî min nizanî wazebî min stran bêjim bêtir karê werzişî dikir me dirisiman min gelek tiştê dî dikirin bilî li strana mehrecanata festîvalê Rojava ê tedê Ereba bûn ne ê Kurda çê dibûn me بس يعني نه بشكل فرمي تكاربيج برسمي يعني بشتوي لو كي أبي مهب ورحمة خدي ليبه تشي رحمتي أوجي قلت ما بورش يعني أشتر تيستا كي تشيناكم وبلا بكم بكاتش ناريني خلكي سر دنجي تهلا قامش لو بازاري أبيني أميدا من خشية تفجيني كتشو خورت انت افين داري هبردك نقول داجيني كتشو خورت انت افين داري هبردك نقول داجيني برهمي من السنة يكجي صالانوت ويكي وإي ديجي برهمكي زاروكايا ده 1002 شكرا ويسيا ده 1008 بس بلاف نبو الباجاري قام شنو بخير هاتي مالامة قالك شابو دلينا للسرسرة سرچاوان ما مصحة مزكي مجيرة قلت سران كيس حسكم بوم التومار بك قلت من سران كيال دف ما هجر خوازي بس قهدار بك هجر دلي تبع زي قلت بيجي بلا بو تبع ملي قهدار كر راسينا ستايلين بو بس زين هندك بترسبو مدي يا ما مستمعي مزن شاكر أكري شكوتني شمال أكرينا دەست پێکێ ترسیام بۆ ستایلی وی گۆر دەنگێ منەیە بڕاستی بەس بێ دومای کێم گوت گونا خۆشە یانی چما چێکر و دوێ وەختێ دێ کۆرۆنا نەخۆشی هات کارێمە هەمی ڕاوەستیا و زبەندی ئانها ez anha bendî sponserîkê me heger inşallah bêjê dest min ket ez ê klîpa wê çê bikim. Nîjivan hadi were hatina te tibya fere Nîjivan hadi were hatina te tibya fere her gavika dibure êdî qet navegere her gavika dibure êdî qet navegere diware پابلۆ پیکاسۆ دەڵێت هەر شتێک توانیت خەیاڵی بکەیت ئەوە ڕاستەقینەیە وجودی هەیە. بڕگە و بابەتەکانی ئەم هەفتەیەمان پێشکەشکردن.
هەر بمێنن بە خێر و خۆشی.